سێمیان سوئی ظن لەوە دروست دەبێت ئینسانەکە بەرامبەر کەسێکی خراپ توش بووە. ئەبینی برادەرێکە یەک برادەر غەشی لێ کردووە متمانەی بە کەس نامێنێت لەوە دووە. وەڵاهی جارێک ئەم ماوانە باسی ئافرەتێکم خوێندەوە پلەدارێکیشە حرمەتم هەیە بۆ ئەو کەسایەتیە ئەوە ژیانی تایبەتی خۆیەتی مەبەستەکەی من لێرەدا ئەوەیە ئەو ئافرەتە خوێندەوارێکی بەرز خاوەن پلەیەکی بەرز ئافرەتێکی ڕێک و پێچیش خۆی مەحروم کردووە لە ژیانی هاوسەریەتی کە خەڵاتی خۆیان ژیانی هاوسەریەتی مێردی باش مناڵی باش ژیانێکی ئاسوودە ئەو ئینسانە هەر خەلەلێک لە ژیانیاتی کە هاوسەری نییە ئەو ئافرەتە بەدەستی خۆی مەحروم کردووە بڕیاری داوە تا مردن شوونەکە هەرگیز شوونەکە بۆ کە لێیان پرسیوە وتوێتی کاتی خۆی باوکم زۆر پیاوێکی خراپ بوو بۆ دایکم ئەوەندە بۆ دایکم خراپ بوو بەهۆی باوکمەوە هەموو پیاوێکم بەرچاو کەوت بڕیارمدا ژیانی هاوسەری ڕەتکەمەوە نەوەکو پیاوێکی وەکو باوکم بێتە ژیانی هاوسەریمەوە هاچاو لێ بەهۆی یەکێکەوە کە ئەو نمونە خراپەی بینیوە ئەی گشتێنێ تعمیمی دەکا بەسەر هەموو خەڵکە ئەمەش لە ئەنجامی ئەو هەموو فرت و فێڵەی کە ڕۆژانە دەکرێت ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ حەمد و سەنا بۆ خوای پەروەردگار نان و ڕزق و ڕۆزێکی زۆر لە ماڵەکاندا هەیە بەخوا جێگا و ڕێگا خانووی گەورە شوێنی میوان کەچی هەمومان دەترسین غەریبەیەک لە مزگەوتا ناوێری بیبیتەوە بۆ ماڵەوە شەوێک لە ماڵەکەتا بخەوێ ئەوەندە دەنگ و باز ویستووە فڵان کەس بردێەوە ماڵەوە تووشی گرفتێکی کرد دزی لێ کرد تووشی بەڵایەکی کرد خیانەتی پێ کرد لە ترسی ئەوە ئەم دەنگ و باسانە وێنایەک و لەبەر چاوت دێن و دەچن ئەو هەموونانە بەخوا لەسەر سفرەکە بای دەمیوانی ئەوە هەر دەڕژێ هەر ناخورێ ئەو هەموو جێگا و ڕێگا و ژوور و بەتانی و دۆشەکە هەیە چاول لەوە ناترسێ بەڵام ئەو گومانە خراپانە بەبەر چاو تا دێن و تۆش ناوێری ئەو خێر و ئیحسانت بەنسیب ببێ والله ئەوە نەخۆشیێکی زۆر کوشندەیە کە ئەمڕۆ تووشی ئەم ئومەتە بووە کە ئەم گومانە خراپە بەهۆی خەڵکی خراپەوە کە دروست بووە سەیر دەکەی کەسێ بۆ مزگەوت دەگەڕێ ئەگەر تۆ بە 1000 دیناری تەبع بەشداری بکەی ئەگەر خشتێک بلۆکێک بخێ ئەو مزگەوتەوە خوا قەسرێکی بەهەشتت بەنسیب دەکا چونکە خۆشەویست فەرمووی ئەوەی بەشداری بکا لە مزگەوتێکە بەقەدەر هێلانەی کەوێک سوێچکەیەک یعنی بە مستەگەچێک بەشداری بکە خوا لە جیاتی ئەو مستەگەچە ئەو چیمەنتۆ بلۆکە خوا قەسرێکی باشت بۆ دروست دەکا پەنا بەخوا جاری وایە کابرا دێتە دەرگای مزگەوتەکە چونکە ئەوەندە خەڵک ئەم ڕۆژگارە فێر بووە ئێمە ڕۆژانە ئەوە دەبینین کابرا پارەیەکی زۆر کۆ دەکاتەوە لەو مسلمانە دڵسافانە کاتێک کە لە دوای جومعە تاقیبی لێ دەکەی سەیەکەی درۆ دەکا بۆ مزگەوتیشی نییە ینی بە ناوی نەخۆشیەوە چەند خێرە تۆ بە پارەیەکی کەم ئازارێکی گەورە لە کۆڵ نەخۆشێک بکەیتەوە کەچی سەیرەکەی بە ناوی نەخۆشەوە تەزویر دەکا ئەم گومانە خراپانە وای لێ دێ متمانە نەماوە ئەو خێرە گەورە لەدەست دەچێت چونکە ئەوەندە ناپاکیت بینیوە